لە هەرجاکێ بن دەمباش دەمێ پێشکەشکردنا بولتەنا دەمژمێر شەشە و دەست پێکێ دەژی سارنوچە. ڕژێمە ئەسەد و ئۆپۆزیۆنە سووریا لەسەر ناوی ئەندامێن کۆمیتەیە دەستوری ڕێککەوتن. یحیە العەرێدی بەردەوکێ دەستەیە دانسەندکارە سووری ڕاگەاند و ڕژێمە ئەسەد ژێ بەر بریارên نەفدەوڵەتî دەڕاوێ لەو مانابێ چاوەڕێیە پێشکەتنێ دە کۆمیتەیە دەستوری دەبکەن. ژێدەرێن ڕاگەاندنێ ئەشکەرە کردن و ئەگەر هەیە سەرۆکی ئەمریکا و سەرۆکی تورکیا جوینەکە دوئالیل دار بخن و چەندین مژار گوت و بێژ بکەن. شاندەک ژێ دەستەیە دانسەندکارە سووریە لەگەڵ کۆمیسەرە یەکێتیە ئۆڕۆپا جڤیە. دووبارە سلااو بە هەلکەفتە ساڵڤەگەرە دوێەمیە ڕۆژە گەشتبرسیە هەرێما کوردستان ڕێخستنا قۆشتەپایە پارتیا دەموکراتە کوردستان سووریا و ئاهەنگەکە داربخێ ئاهەنگ لە کامپا قۆشتەپایە پەنابەرن ڕۆژەڤایە کوردستانە لە دەردۆرە هەولێرە پایتەختە هەرێما کوردستانێ ڕۆژە چارشەمە بێوێ وەرێ دارخستن. بریارە ئاهەنگ دەمژمێر چارێ ئێبارێ بە بلندکردنا ئالا کوردستانە ژێ پێشیا دەستگا بارزانانی بەرەبقادا نەورۆزیا لە کامپێ بڕێبە بچێ. دە 25 ئێلوونە ساڵە 2017 خەلکی هەرێما کوردستانê berê xwe dana sindûqê deng danê û bi rêjeya 92.73% bi belê deng bo serbixweyiyê dan. ڕژێمە ئەسەد و ئۆپۆزیسیۆنە سووریا لەسەر ناوی ئەندامên کۆمیتەیە دەستوری ڕێککەوتن و ئامیندارێ گشتیە نەتەوە نێگرتێ دەبێژەیەک و ڕێککەوتنە بەراتەبە ئالیاندا لەسەر کۆمیتەیە دەستوری هەیە. ئەنتۆنیۆ گۆتیرێز ئەمیندارێ گشتیە نەتەوە نێگرتی ڕاگەهاند کوتەبە ئالیەن سووری لەسەر ناوێن ئەندامên کۆمیتەیە نویساندنا دەستورێ نوێ سووری ڕێککەوتنە بێک و دەمێ ڕاگەهاندنا کۆمیتەیە دەستوری بدەخویاکردن. هەروەها گوتیرێز گوت و گێر پێدرسۆن شاندەیە نەفدەوڵەتیش بۆی سووریە دەدەمە نەهادا کار لەسەر دیارکردنە یاسایەن کارکردنا کۆمیتێ کار دەکێ و ئەگەر هەیە دەدەمەکە نێزیکدا کۆمیتەیە دەستوری وەرێ ڕاگەهاندن. ناودەوڵەتی ژەبۆی سووریە دەبێژێک و ویگەرەکە سەرکەوتی دەربارەی دانوستاندنن ئاواکردنا کۆمیتە دەستوریە سووریێ ئەنجامدایە. پشتی گەشتێک ji danûstandina navbera aliyên Sûrî de bo destpêkirina karê Komîta Destûriya Sûriyê şandiye taybetiyê emîndarê giştiyê neteweniye girtî serkeftina wan danûstandinan radgihîne. Şandiye taybetî emîndarê giştiyê neteweniye girtî Geir Pederson şanda pêre îro sibaha duşemê gihişte Şama paytexta Sûriyê li gel Wezîrê Derve Rejima Sûriye Welîd el-Muallim civiya hemî mijar û xalên girêdayî sazkirina Komîta Destûrî bi el-Muallim re got û bêj kirin. Lêdwaneka rojnamavanî de Pederson ragihan geşta wî ji bo danûstandina navbera hemî aliyên Sûrî de bi dawî hat got ku wî serkeftinek bi destxistiya û pêwendî li gel serokê Komîta Bilintiya Danûstandinên Sûriyê Nasir el-Herîrî re kiriye amaje kir ku danûstandina wî jî pir erînî bû. Derbarê civîna el-Muallim Pederson jê derna xwecihî nêzî rejimê belav kirin. Got wê civînê de Pederson wel-Muallim dosyeyên mayî yên girêdayî avakirina Komîta Destûra Sûriyeya nû û kar û çawaniya destpêkirina wê li gor karvadanên zelal ku beriyan harê keftin derbarê hatine kirin gengeşekirine. Wel-Muallim dê wê civînê de ji şandiyê navdewletiyê xwestiye ku rêz lê disilatdariya Sûriye û serxwebûn û yekbûna xaka Sûriyê were kirin. Li gor heman jêdaran nerînên her du aliyan nêzî hev bûn ku divê proseya çareseriya siyasî ya miletê Sûriyê xwe bi xwe proseya destûrî û biryardana paşeroja xwe encam bidin bê tu destwardan û fişarên ji derve.
پێدرسۆن هەروەها داخوایانی و ئەوەی ئەنتۆنیۆ گۆتێرش ئەمینداری گشتیە نەتەوەینێ گرتی بوان دەرئەنجامان ئاگەهدار بکە و ڤەک هێزەژێرە پشترە دێبەرێخوا بدە نیویۆرکێ و کۆمەڵەیە گشتیانە تەوەینێ گرتی کارێخوا دگەران هادە لێدارخستیە. دەستپێکە دانوستاندنان di navbera rejim û opozisyona Sûriyê de bi ser piriştiyeka navdewletî her dem rejima Sûriyê beramberî çareseriya siyasî rêgire û nahêle tu pêşketin were encamdan bi tenê dixwaze krîz berdewam bibe deverên Sûriyê bi giştî vegerîne jêr kontrola xwe niha jî rêkeftina hemî aliyan li ser komîtê û çawa nîw destpêkirina karê wê hat ragihandin. یحیە لە عڕێدی بەردەبکە دەستیا دەمسەندکارە سووریە ڕاگەهاند و چاوەڕێکردنا پێشکەتنە دەکاری کۆمیتە دەستوریە سووریەدا لەگەڵ ڕژێمە ئەسەد بەتەنێ خەون و خەیاڵە. بەردەفکێ دەستەیە دانوستاندکارە سووریە دبێژە ku rejima Esed ji tevaya biryarên navdewletî derbarê çareserkirina krîza Sûriyê direva. Yahya li Eredî berdevkê desteya danûstandkara Sûriyê ragihand ku çaverêkirina pêşketinê di karê Komîteya Destûriya Sûrî de li gel rejima Esed bi tenê xewn û xeyala. Ji ber rejima Esed neamade ji bo bicîkirina biryarên navdewletî ji bo çareserkirina krîza Sûriyê û di heman demê de rejima Esed ji bo birêvebirina Sûriyê ne cihê qebûlkirine ye. Herwiha li Eredî da zanîn ku pêwîst e Rûsya fişarê li rejima Esed bike. Da ku rejima Esed berev razîbûnê biryarên navdewletî were. Rûsya berpirsyara di ber mana rejima Esed heta weke niha û ew çavereya Komîta Destûrî dikin da ji bo berjewendiya xwe bikarbînin. Herwiha berdevkê Komîteya Danûstandkara Sûriyê got ku tevî Antonio Guterres tekezî li ser rêkeftinê navbera tevaya aliyên Sûrî li ser navê Komîteya Destûrî kiriye û gotiye ku di demeke nêzik de Komîteya Destûrî wê were avakirin lê rastî berûva jî wê çendiya û Komîteya Destûrî di demeke nêzik de nayê avakirin û demê ragihandina Komîteya Destûrî hîna nexuya ye. Opozisyona Sûriyê rejima Esed durustkirina astengiyan li pêşiya çareserkirina krîza Sûriyê bi taybetî Komîteya Destûrî tometbar dike. Dibêje ku rejima Esed naxwaze destûrekî nû ji bo Sûriyê were nivîsandin. Bi tenê rejima Esed dixwaze ku hartin di destûrê nihayê Sûriyê de were kirin. û ji aliyê xwe ve parêzer Mîşel Şemmas parêzerê girtiyên Nerînê li Sûriyê dibêje li gorî biryara Encûmena Ewlehiya Navdewletî ji bo çareserkirina krîza Sûriyê pêwîst e yekem pêngav ragirtina şer be. Pêngava duê serbestberdana tevaya girtiyan be. Pêngava sê hikûmeteke veguhêz were avakirin. Pêngava çarê Komîteya Destûrî be. Lewma pêşxistina avakirina destûr derencam wê nerênî bin. ji bo gotûbêjeka bêhter li ser rêkeftina aliyên Sûrî li ser navên Komîteya Destûriya ku wê destûreka nû ji bo Sûriye binivîsê niha. Birêz Hewas Egîd endamê desteya demsandkara Sûriye li gel min e. Birêz Hewas dembaş heger te li ser hûrguliyên vê rêkeftinê rawestê çawa aliyên Sûrî rêkeftin û gihiştin rêkeftina dayîk û demeka dirêj e nêzîkî salekê nûkaba rêkeftin li ser navan hate kirin. بله دنباش بێگومان وەکوون زانن یعنی ئیرۆ گیر بیدرسۆن شامەیە هەفدیتنەک ناوێناوی وەزیرێ دەربە سووریا درێژ چێبوون هەندرێ وێ هەفدیتنێدا گەنگەشە بێتر سەر تشتێ مابوو یعنی مەسەلا ناوا بەشێ سیا ئەو ئێنەکۆکی سەر هەبوو ئەو ناو هاتبوون چارەسەرکردنش بەریدەمەکی اتفاقك نابێنە هەرسێ وڵاتێ گرانتۆر ئەسیتانە ترکیە ئەیران رووسا هەنێک لە هەفکردن نابێنە وادا سەر واناوا چێبوو داویە ئەواژی ئالیە خۆدا فشار سەر بەشێندی وەکی دبێژێ سەر مەسەلا پێشوە چۆنا ناوادا لێ نەکۆکیین هەبوون بهتر سەر قەواعد ئیجرائیە هەبوون یعنی بنگەها کۆمیتا دستوری کارێ خۆل سەر بکێ وێ چڕەنگی وەکی دبێژێ گفتوگۆ سەر دستورێ وەرێکردن ڕەنگێ بریارێ هەندرێ کۆمیتا دستوری دەوەرێ ستاندن وێ چڕەنگی بێ چڕەنگی اتفاقات وێ چێبن سەرۆکاتیا وێ کۆمیتێ وێ چڕەنگی بێ ئەف هەموو وەکی دبێژێ خاڵێ گەنگەشەر سەر هاتنکردن هەروەها دستورە 2012 وێ وەک داخوازا ڕێجیمێش بەرێ خواست وێ لێڤەگەر بێ دستورە 2012 یانجێ وێ دستورێک نەه وەرێدانی بگومان ئەمەدا ینی هەنێک مەسائل هات مانە vekirî ینی هەنێک تشت باوەریە مدا ئا دەریێ نەکۆکی یان خلافاتە پێشەڕۆژێ هەبێ مانە vekirî لێ ناودا ینی بریارە 2254 تاکید سەرکردە وەک بنگەهش پێکانینە کۆمیتا دستوری را برێز حەواس ئەو نابێن کو هاتنە دەستنیشانکردن و ڕێکەوتن لەسەر هاتیەکردن
جهێ رازیبوون بوو لە جەمتەبایە ئالیان نا بێگومان ئەڤ ناو نەجیێ رازیبوونیە لە ڕەختەڤای ئالیان لێ وەک هون زانن یعنی حتانها رێجیم الئالیکی ئۆپزیۆن ئالیکی هەر یەک شوان نەرین وای جدا جدا سەرناوێن جدا جدا هەبوون لێ بداویێدا ئەڤ ناو هاتن قبولکردن ئەمە ئەمبێژن وەڵا جێ رازیبوونا تمامێ خەلکی سووریە یان ئۆپزیۆنێ دەستایە دانوستاندنێ و رێجیمەیە بێگومان نا هەر یەک شوا هەنێک ملاحەزاتی وال سەر هەنێکا ناو هەنە لێ بداویێ فشارە وا چ قاس بوو سەر مەسەلا هەبوونا وان ناوێ بەشێ سیێ کۆمیتا سیێدا بگومانە بدە فشارە سەرەکە هەر سێ وڵاتێ گرانتۆر بوو نەیە ئۆپزیۆنێ بوو نەیە رێجیمێژی بوو لێ تکارین وەک دبێژێ دەمەکی دەرباز بکن بێ بگێن هەفپەیمانێکی حتا ئەڤ ناو وەرن ڕاگەاندن هەروەها هەندێ کۆمیتا دستوری تمامیدا ئەمبێژن ئەف کۆمیتا هاتی وەرێ دەست نیشانکردن سبە وەرێ ڕاگەاندن ناوێوە مەسائلێوە وێ جێرازیبوونا سووریا هەمووی بێ و بەشێوێ سیاسی هەمووی بێ یان وڵاتی سووری تەڤایی بێ ئەوژی بگومانامدا نەبووی ڕەنگیە یعنی نها بەشێن سەر ئۆپزیۆنێ ئەم ببینن جدا جدا هەنێک داخوایانی دەردکەون سەر ملاحەزات و نەرینێن وا جدا و نەقبولکردناواش کۆمیتا دستوریرە هەروەها وەکی دبێژێ ئالیە خەلکەکی خۆنابینێ شریکە هەندێ vê کۆمیتێدا ئەوژی وێ دەنگێ وا دەرکەون و مەسەلا نەڕازیبوونا واتسە باشە بڕێز حەوا ساڵێک دەرباس و هەتاکو لەسەر ناوێن ئەندامێن کۆمیتا دەستوری ڕێککەوتن هاتەکردن پێنگا با دوێ وێ چ بێ بەنەرنەتە میکانیزمە کارکردنا وێ کۆمیتایە دەستوری وێ بچڕەنگی بێ کارش وێ هاتیەکردن نەهاتیە کەنگی کارۆش بێ وەرێکردنداک و ئەو کۆمیتا دەستوری لەسەر عەردێ کار بکەین بێژن بجددی شخوای مەسەلا سەر عەردێ باوەریە بدەنها ئەم نکارن بێژن سەر عەردێ ئیمکانیات کارێکی هەیە ببێ لێ کار جنێفە و یعنی جنێف لیۆئن وەک لێڤەگەرێکش مەسەلا کارێ چارەسەرکردنا پرسگرێکا سیاسی ئاسووری گشتی کۆمیتا دستوری یەکش حالێ یەکش مەبەستا من بڕێز حەواس کەنگی کۆمیتا دەستوری وێ بکە بێ دەست بەکار بکێ باوەریە مدا ئیرۆ ینی تەسریحاتێ دەردکەون هەروەها شەوێ دی ینی جواتێکمە تایبەت هەبوون وەک دەستە دانوستاندنێ هەنێک دانوستاندن ئەو نەرینێن بیدرسۆن هەبووناوی شامێ هەنێک نەرین وەک دبێژێ ئێرێجیمێ خواستن گفتوگۆ سەرۆکێ دەستە دانوستاندنێ بکێ هەروەها ئەوی خواست ئەم هەورە هەنێک دانوستاندن بکن سەر وانەرینا یەکژێ ئەو مەسەلا پرسیارێ جەنابێتت کێ مەسەلا بڕەنگێ کۆمیتا دستوری کاری خۆ بکێ ئەو مەبەستژێ قەواعد ئیجرائیە ئان نیزاما داخلی هەک ڕاست ئەم ناو لێ بکن کۆمیتا دستوری بووی ڕەنگی کاری خۆ بکەین نەها هەنێک باوەریە بدە هەنێک خاڵێن سەرەکە هات نەدانین سەر مەسەلا دەستپێکردنا کار نێزیک بیدرسۆن ڤەگەرێ نیویۆرکێ مەسەلا ڕاگەاندنا ناوا هەروەها یعنی تهدیدا ڕۆژە جواتێ وێ بێگومان وێ هەنێکی وەرێ دەستنیشانکردن بنێزیک دەوێ وەرێ دەستنیشانکردن لێ ئەو قەواعدی هەنێک خاڵ ژێرە هاتنەدان یەکجێ مەسەلا سەرۆکاتیە vê کۆمیتێ وێ سەرۆکاتیک هەڤبەش بێ ینی یەکش ئۆپزیۆنێ بێ یەکش رێجیمێ بێ بریار گرنگە بریار هەفکردن سەرچێ بێ وەختێ هات و هەفکردن سەرچێ نەبوو هەندێ وێدا وێ سەدەی 75 دەنگدانێ بریار وەرێستاندن وەختێ تەوافق چێ نەبوو ئەو لەویش تەواف کرا پشتی تەوافق چێ نەبێ دەنگدان سەدەی 75 مەرجعش مەسەلا دانوستاندنێ ببن دەساتیرێ سووری ئێکەون گشتینە هەروەها بریارە 22/5 وەختێ بێژن دەساتیرێ گشتی نابوێ دەژی دستورا 2012 ئەو یا دەمەکی دەوەکت بێژێ نەکۆکیل سەر هەبوو نەتهات قبولکردن ئەنو سەر مەسەلا دستورا 2012 ژبنیژی وەرێ سەکناندن ژ بەر دەمەکی نەشەرعی دەبێ لە دستورێک نەهەبێ لێ گەلێک حاڵێن وەکت بێژێ جدا جدا هات نەدانین مەهامێ
سەرۆکاتیا هەڤبەش چنە وێ چ بکن ئەو ژیل هەندرێ وا قەواعدادە هاتیە تەحدیدکردن باشە بڕێزە حواز پرسەکەتن بردەهە وەکو کورد چاوە سەیری بێ کۆمیتە دەستوری دکەن و بە تایبەتی و پەیەدا سەروبەن بریارێن کۆمیتە دەستوری هینا دەرنەکەتیە ڕەت دەکەی بژم ڕازی نابن پێ اون چاوە لێ کۆمیتەت مەیزێن گومانامەدا دو تشتێ جدانە ئەم بێژن کورد شخوا هەبوونا کورد هەندرێ کۆمیتە دەستوریداش دەستپێکێدا ئەمژێ نەڕازینە یعنی نەوەک هەبوونا ئەم بێژن نسبێ و تەناسب تێتنە ئەنجومانی نیشتیمانی کوردی هەبووناوێ بڕەنگێکی شرنگال بریا ئۆپۆزیۆنێ هەندرێ کۆمیتە دەستوریدا وەک لاشک نەرینێک سیاسی خودبینێ بەرەوانیە بەرمافێ نەتەوی کوردەتکێ و هەندرێ وێ ئۆپۆزیۆنێ دەژی یعنی هەنێک ئەم ناو لێ بکن مەباد ئینسەرەکە هەندرێ دەستا دانوستاندنێدا کاغەتا مەباد هەروەها بەیانە ڕیاد دۆ ئامەرجعش ئۆپۆزیۆنێرە پێنج تشتێن سەرەکە مەکارینە ئەم دەرباز بکن لێ ئەو پێنج تشت داخوازێ مڵاتی کورد هەموو جیئێنێ نا باوەریەمەدا جی ناینێ یعنی بەس ئەو پێنج قارچنە بڕێز حواس ئەو پێنج خالەتە بەحس کردی یەک جێ سووریا طبعا ڕیاد دۆشخوا بەرسەوەک بوو نەرینا لندن ڕە هەک نەرینا لندن تێبیراوە نەرینێکی گلکی خراب و گەمار بوو ئەوژی دەما هەیئا علیا ئاکەڤن دەبوو دەستپێکێدا سووریا وەک دەولەتێک زێدەی نەتەوەکی زێدەی ئۆلەکی هەندرێ وێدا ینی دەولە متعددة القومیات والأدیان کۆمارا سووری بناوێ سووری تێناسکردن نەبناوێ چنەتە و ئۆلات تێناسکردن دستورە سووری ئا پێشەڕۆژێ بێ اعترافێ مافێ نەتەوی عەرەب کورد ترکمان سریان ئاشووری بکێ وێژمارە مەژی عەرەب کورد ترکمان سریان ئاشووریژی مەبەزجێ نەتەوایەکێ نەتەوا ددوێ نەتەوا گۆر هەبووناوێل هەندرێ سووریەدا زمان و کولتور van netewâ fermî bên hindirê Sûriya pêşerojê û her wihal hindirê herêmên wa de qediya Kurdî li hindirê Sûriya de beşek serekeş qediya niştîmanî a Sûrî siyasatên çewt û şaş ê derheqê miletê Kurd de hatine kirin vê ew siyasat werin rahiştin û her wiha xelkê wê werê tawît kirin û nav wa de jî ev teqsîmatê îdarî yanî mebez jê teqsîmatê îdarî ê çêbûne ê menatiqê Kurdî şevdû هاتن جدادکردن یعنی مناطق نمان تابع حلب مناطق نمان تابع حسکه جدابونا لهندري ويدا هر وها او خلقين سوري كردي سوري ايمانه بين اسنامه اي مكتومين اي جواها تبو كشاندن و كشاندن و ناسنامه و سوري و الوا وغيره افقال كاغتا مبادئه بناوي اوبوزيوني ما رادستي ديمستورا الجواتا جنيف هشتا دكر هر وها البيان رياض دويدا مسوغرا وقت مرجع كارو باري كيجان كوميتا دستوري بكي لي امبيجن اف هر تشتي كورد بيكتيني نا باوريم دا نا هين شغلك زيادتر لازمه هين بهتر كار فراه هوالين ما الكوميتا دستوري ده بي قلك وقت بيجي كار بيشياوا قلك كار جوات خواستن نافاروكا الهفكرنا السياسي هناك حالين جدا جدا وقت هاتو الهفكرنا السياسي البشي ديرة تشيبو تدرباز ببي مثلا نافاروكا دستوري هر فقرة كي ده آوا كرنا دستاين سربخوا ایل دستوري ده گرك وري نویساندن او بخوا زانبونك جيرد بي و كارك جيرد بي حتى تبكاري وقت بيجي ما في خواتي ده جي بكي چم ما في هبوني چب ما في مسألة تبكاري يعني جدا كرنا باربكرنا سلطة پیشروج الهندري سوريا ده هر وها باربكرنا سروات هن الهندري سوريا ده افهمي وقت بيجي كارن پیشروج ده شغلك جيرد و شياربونك باش جيره هبه انا كسا برز حواس انا كسا بروجي كبيرنگي كنت بحث كي آماده كري بهاتي پیشکش کرنیا بتنه بس دوی وری کرن اما حتى نها جبري هون زانن يعني ناف نهاتبون راگاندن مثلا كوميتا دستوري ده ناف وادا ناف منو مامستا كاميران حاجبو البشي اوبوزيون ده نها يعني هناك دسوردان براستي حتى
قایما ئۆپزیۆنێ دەژی چێ دوێ لێمە هەنێک کار باش وەک ئەنجومان بێ مەسەلێدا مە کریە ینی زێدەی نۆت حتا 100 کەسی بەلکی خەلکێن ناوێەوە کۆمیتا دستوری دەهەنە مە هەفدیتن بوارە چێکریە هەروەها دستورێک ڕەنگێ ئەمت بینن سووریا پێشەڕۆژێرە بە ئاریکاریا وا کەسێن حاضر بوونە سووریاک نەناوەندی سووریاک ماوێ هەمینەتە و ئۆلا تێدەجی ببێ لێڤەگەرێک وەکت بێژێ شتێ خراپ ئێلهندرەی سووری دەچێبوو مە پێکانیە و ئەو کاغەز و ئەو ڕاپەر ینی بە ئاریکاریا ناوەندا یاسایی ئا کوردی ئۆڕۆپی بەلکی نێزیکا تقریبا 3 ساڵ و نیو ئەم سەر کار بکەن و شغل بکەن و خەلکێ دوین باشە تاگوت کوم لەگەڵ نزیکی حتا نۆت کەسی ئەو کەسن کو نابوان وێ کۆمیتا دەستوری دەبێ ونجویانە بەرسباوان ژێ دۆزا کوردیش داخوازنوان بێژن پرۆژەوە دەماوەکو پێشکەشکری چ بوو بە ئەرینی بوویان نەرێنی سەیری داخوازنوەتکردن شخوا ئەڤڕەش پەلا هاتی پێکانین مەپەورە پێکانیە لێ دەستپێکێدا وەختی خەلکە گفتوگۆ بوارە هاتنکردن ینی گشتی مافێ نەتەوی مافێ مڵەتی کورد لە هەندێ سووریادا حەقەکە و بێ چارەسەری ژێرە وەرێکردن لێ نەرینێ واز دەبێژم ئەن و نه قضیه کردی هندره سوری ده نه وک مسئله ترکمانه نه مسئله سریانه نه وک مسئله عربه اف تایبەتمەندی کوێ هەنەش بەر سیاست نەچەوت دەرحەقی وێ ده هات نەکردن و بداویە ده بێ چارەسەر ببێ لێ چارەسەر ڕەنگێ چارەسەرکردنێ نەرینە مەوە گەلێک جیاده جدا بوون شەفدوو یعنی بەس نەتیجە وەکت بێژێ دانوستاندنێ و جواتێن هەڤبەش ئێ بەردەوام هەنێکی مەکاری ئەم نەرینە نێزیکی هەفتوو بکن و تالیێدە مەکاریە ئەم هەنێک خاڵێن سەرەکە ڕەشپەلا دستورێکی پێکهاتی بە ئاریکاریە هەنێک خەلکێن یاسایی ناودەولەتی هەنێک خوبەرای ناودەولەتی هەنێک شوای و ئەنڕەژی کار بکن سەر مستەوا جامعاتنە گەلکی بناو و دەنگ ئێکەتنەت مەسەلا چارەسەرکردنا سیاسیدە مەرە بوو کارکردن مەکاریە ئەم ڕەشپەلێکی ژووی ئاوایی اتفاق با خەلکی دیرە ئەم پێک بین باشە تێ هەڵوەستە پەیدە دەماک و کۆمیتا دەستوری تەبایە دەرئەنجام و بریارە نوێ ڕەت دەکەی بەری و دەست بێ کار بکێ تێ چاوە دەنرخێنێ بێگومان وەک لاشێکی سیاسی ینی مەسەلا نەبووناوێ لە هەندێ کۆمیتا دستوری دە دمینێ مافەکوێ ئێ یاسایی وەختێ نەرینێن خوا سەر بدێ و سەدەمێن وەک دبێژێ سەکناندنا دژی وێ ئەو هەک ئەم بێژن چارەسەرکردنا سیاسی ئا گشتی سووریا گشتی دە هەک ئەم بێژن vê çêbê بگومانە مەدە و ji berêjî ev yek meselê wekî dibêjê me gelek danûstandin û hewildan bîûin re jî melserkiriye vê xelkê Sûrî timam çi aliyên xwe netewî û olî de çil aliyê xwe siyasî de vê ciyê xwe bibînin şirîk bin mesela çareserkirinê de xwezî ev neqebûlkirina PYD yan hevalbendê wê mesela nebûna wayî lijna distûrî de hinekî înîkaz dike bi rengê îdara xwe dike bi rastî em wek nerîn siyasî em dengê xwe tevlî dengê wa dikin vê hebûna wayî siyasî bi rengekî renga hebe lê gelo ji xwe napirsin rêveberîk heye û beşek sereke ji xelkê vê deverê ji derveyî vê rêveberiyê ne nekokî wekî dibêje hê berdewam in netîca wê yek aliya tesarruf dike ji ber wê yekê ême ji ber hilwesta me bi rastî hilwestek dîmokratiya hilwestek nedijî ti beşên netewî yan olî yan siyasî li hundirê Sûriya de bi rastî em çareserkirinek siyasî digerin ji ber wê yekê em ê dibêjin hebûna timamê xelkê Sûrî vê li hundirê komîta distûrî û çareserkirina siyasî a pêşerojê a Sûrî de hebe باشە برێز حەواس گوتنا یحیا عەرەدی بەردەوکێ دەستەیە دانسەندکارە سووریە دەبێژێک و تو هێوی نایەنەکردن و کۆمیتا دەستوری پێش بکەبێ بە تایبەتی گوتوبێژیاندا لەگەڵ ڕژێ ماسەج بە ڕژێ ماسەج ji ber tevaya biryarên navdewletî baz dê û di heman demê de jî dibêje ڕژێ ماسەد dixwaze komîta destûrî ji bo berjewendiyên xwe bikarbêne
بێگومان ینی ئێ بێژێ وەڵا ئەمێ هەرن کۆمیتا دستوری و کۆمیتا دستوری وێ دەست بکار بکێ و کۆمیتا دستوری وێ وەختێکی تەنگدا وێ دستورێکی نه سووریارە پێک بینێ وێ ڕەحەتی بێ و هەسانی بێ و ئاستەنگی ناکەون پێشێدە بگومان ئەمەدا خواگەلکی شاشت کێش بەر ینی مەسەلا چارەسەرکردنا سیاسی و دەستپێکاوەی 2012 یەکەمین داخوایانیا جنێڤ دەرکەت ئەو وەک لێڤەگەرێک ناودەوڵەتیش مەسەلا چارەسەرکردنا سیاسی ئاسووری دوێدا 2014 یەکەمین جڤاتە جنێڤ هەبوونا ئۆپۆزیۆنێ و هەبوونا ڕێجیمێ چێبوو حتان هەم 2019 دەنە ئەم نکارن بێژن وەڵا گاڤنێ ڕاستورێ مەسەلا ئاواکردنا باوەریە دەهاتنا ئاوێتن حتا مەسەلا چارەسەرکردنا سیاسی بێ پێشخستن تم و تم ڕێجیم ئاستەنگیە خستنە پێشێدە و نەخواستیە چارەسەرکردنا سیاسی هەرێ پێش ئەژی دەنگی خوا تەولی دەنگێ دکتۆر یەحیا بکەم شخۆێ ئاستەنگی هەبێ و بێ ئەو بەرچاوێمە زەلاجی بێ لێ نایەوێ وارتێ ئەم چارەسەرکردنا سیاسی و ڕەنگێ ئیمکانی هەبێ ئەم دەرباز ببن چارەسەرکردنا سیاسی ئەم بدن پشتخوا چ قاسی ئەم بکارن دەرباز ببن چارەسەرکردنا سیاسیدە باوەریێمە وە قاسی ئەمێ بکارن ڕێجیمێ بێ دەستهلات بکن هیدی ji ber rejîm baweriya wê wextê derbas nabe çareserkirina siyasî dibînê vê şirîkek beramberî wê he ew dibînê çareserkirin vê leşkerî vê hevalbendê wê arîkarin be pêre û vê tiştekî nehêlê li ser xaka Sûrî û dîsanê xelk vê hek ew bixwaze ew wa efû bikê hek nexwaze dîsanê wa zîndana de ciyê wa peyda bikê ji ber wê yekê tevlîbûna proja siyasî li bin çavdêriya navdewletî de ew dikeve bercewendiya miletê Sûrî timamî de û baweriyê me de dikeve bercewendiya miletê Kurd de lê vê em şiyar bin ji alîkî wextê medît hat yanî ev nêzîkbûna siyasî rengekî ji tewîmê ji nîzam re ji rejîmê re dîsa çêdibê yan rengek xelkek ê wê de hazir dev ji iltîzamatê xwe ji berê diberdin hingê bi gumana me de vê hilwestek zelal hebe û vê xelk xwedî nerîn باش برز حواس دەما ku encûmena Ewlehiyya Navdewletî biryar derkir ji bo çareserkirina krîza Sûriyê Komîteya Destûrî xala çarê bûn bêjin qunaxa çarebûyayekê ragirtina şer bû şer û pevçûnan ya duê serbestberdana tevaya girtiyan bû ya sê hikûmeteka veguhêz bû nûka ve Komîteya Destûrî bû ev sê dî ku hatine piştgihxistin dest bi Komîteya Destûrî hate kirin çi şirove jê re têkirin ji rewşê re ji bo çareserkirina krîza Sûriyê nekek zinar her sê tiştê te got ew girêdayî bûn mesela avakirina baweriyê de lê sîlalê hebûn silayekê wek wî demî de nav hat lêkirin veguhstina demkî yanî avakirina hikûmetek intîqalî werê avakirin dûre nav hat guhortin bî dîtina bingehek aram li hundirê Sûrî de werê peydakirin li ser esasê wê ji ber tu bikarê distûrekî گفتوگۆ بکێت کاری هەرێ هەلبژارتنا تێ بکارێ هەرێ مەسەلا ڕەهابێ و تیرۆرێ دژی وێ بسەکنێ یعنی سیلات ڤیرەنگی بوون بی ئەلئامینێ بوو ناوێ داویە ئەم ژێرە بێژن دستور بوو هەلبژارتن بوون محاربە گروپێن تەندرە و ئێرهابی شەڕێوا و تەنەکردناوا بوو لێ هەندرێ وێ بریارێ خوادا دبێژێ یەکیش ڤا خاڵا جیجی نابێ وەختێ خاڵێن دی حەمیب هەورە جینەب یعنی ئەو ژی یەک تشتێن هەندرێ بریارە 22 5 و 14 هەنە تشتێتە کەرەم کرین مەسەلا ئاواکردنا باوەریە دە تشتێکی گەلکی گرنگ و مهمە بێ ئاواکردنا باوەریە چاوە تێکیلیە فەرمی وێ چێبن و دانوستاندن چێبن گومانە بدە نە ئۆپۆزیۆنێ پاشگوە کریە هین بەردەوامە بداخوازێ خۆدا هین بەردەوامە وەک دبێژێ مەسەلا girtiya hîn berdewame li mesela kesên winda de lê rejîmê wextekî dirêj ser vê meselê derbas kir ji ber wê yekê daxwaz UN hinek welatên wekî dibêje xwedîbandor her wiha opozîsyonê vê em têkevin mesela çareserkirina siyasî de hek em tê nekevin mesela çareserkirina siyasî de bi gumanê wê bi sala bixwe bê em bigên netaica
جبرويكي بهبرة ريفتشن يعني نيك بيكي گەلک سپاس ji bo برێز حواس عگید ئەندامێ دەستەیە دەمسەندکارە سووریە کوتل گەل من بووی گەلک سپاس. ji dereka ragihandina eşkere kir ku eger heye serokê Amerîka û serokê Tirkiye civîneke dû alî li derbixin û çendên mejar gotûbêj bikin. Malperastkê News belav kiriye ku Erdogan ji bo beşdariya dijîna giştiya NATOyê nêgirtî de li New York serdana Amerîkaya kiriye û li gorî karnameya Recep Tayyip Erdogan serokê Tirkiye eger heye li gel Donald Trump serokê Amerîka civîneke dû alî li derbixê. Weka hatiye ragihandin pêş veçûnên Sûriyê bi giştî û avakirina navçeya aram li Rojavayê Kurdistanê و یەک ji mijarên sereke yên civînê bin. Piştî encamdana dewriyên hevbeşiyên Tirkiye û Amerîka li Rojhilatê Şemê Ferhatê Tirkiye biryar de bi rêyeka seyr û taybet çavdiriya snûrên xwe bi Sûriye re bike. Dezgeha pîşesaziyên Tirkiyeyê bi navê Esîsan eşkere kir ku ew ê diriya balon ango montadan ve çavdêriya snûrên xwe bi Sûriye re bike ku ew balon dirêjiya wê 17 metre û karê bo bilindehiya 500 metrî bilind bê. Weka jêdera taybet de zanîn ku ew balon ango montat karê 8 kîlometrên çargoşa de yek demê de tomar bike. Karê bi awayekî otomatîkî zengê hojdariyê û metirsiyê lê bide eger durist bê. Di keş û hewayeka baranbarînê de jî karê xwe bike. Ew balon wê di meha 11 de dest bi karê çavdêriyê li ser snûrê Tirkiye bi Sûriye re bike. îro duşembe 23 Eylûna 2019 kesayetiya niştîman perwer nazkirî bi Mustafa Simgemor piştî nexweşiyeke giran koça xwe ya dawî kir û lê gundê xwe mezrê yê ser bi dêrka Rojavayê Kurdistanê ve bi xakê hate spartin. îro duşemê 23 Eylûna 2019 kesayetiya niştîman perwer nazkirî bi Mustafa Simgemor piştî nexweşiyeke giran koça xwe ya dawî kir. Li gundê xwe mezrê yê ser bi dêrka Rojavayê Kurdistanê ve bi xakê hat spartin. Mustafa İsmaîl Hacî û Mustafayê Simgemor tê naskirin. Ji dayîkbûyê gundê Endîwerê ê ser bi dêrikê ve sala 1943 ne. Xelkê gundê mezrê ê ser bi dêrikê ve ya û yek ji kesayetîn niştîman perwer li ser asta Rojavayê Kurdistanê û Herêma Kurdistanê bû. Bi helwest û xizmet û xebata xwe ji bo doza Kurdî tê naskirin. Simgemor di destpêka damezrandinê de sala 1957 tevlî rêzên Partiya Dîmokrata Kurdistan Sûriya bûye. Piştevan û palpiştî şoreşa Eylûn û Gulanê bûye û gelek caran serdana Herêma Kurdistanê kiriye û bi nemirin mala Mustafayê Barzanî re civiyaye. Simgemor piştevaniya şoreşa Gulanê dikir û spasî ji bo wî ji aliyê şehîdê herdemsag İdrîs Barzanî ve hat pêşkêşkirin. Navdarê wê yê li mentîqa me navdar Kin'an bî, Kin'anê Egîd bî. Yani Hereka Parti anî derkê ew bî. Piyadek çêkirin, firek çêkirin ji mentiqê. Xelkên malbatên derkê egleb ketin wî fireyî de. Fetehê Mela Sadiq bî, Ebdilezîzê Hacı Hesên bî, Nevafê Naîf bî, Emerê Mustafa bî. Kesê diket herekê de ew bîn, taze bîn, bojdan şixurîn, ne bi tiqatewa şexsî nebîn. Deriyê mala xwe ji bo pêşmergeyan li gundê mezrê vekirbû, piştevaniya wan jî dikir. Mala wî bûbû weke navendeke vehewandina pêşmerga ji bo çûn û hatina wan navbera Bakur û Başûrê Kurdistanê de. Mustafa Simgemor her wiha xwediyê roleke giring bû di piştevanî û palpiştiya serhildana 1991 de û zarokên xwe jî li ser hezkirina kurdayetî û rêbaza Barzanî nemir perwerde kirin. Gelek caran jî hatiye girtin û zîndan kirin. Cara dawiyê jî sala 1985 li Helebê bi tometa piştevaniya pêşmerga û şoreşê. Roja duşemê 23 Eylûna 2019 li nexweşxaneyeke Şama paytexta Sûriyê ji ber nexweşiyeke giran koça xwe ya dawî kir û li gundê xwe mezrê bi xakê hat spartin. îro şandek ji desteya demsandkar bi serokatiya Nesrul Herîrî bi Komîsera Yekîtiya Ewropayê re bo siyaseta derve Federica Mogherini li New Yorkê civiya dê civînê de rewşa giştî li Idlibê hate behskirin. Şanda komîteyê daxwaz ji Yekîtiya Ewropa kir ku helwesteke siyasî bi
هێز بەستینێ دەک و بنپێکردن دەرحەقی سڤیلان لە ناوچێ وەرنەڕاوەستاندن هەروەها بێترکردنا پێشگیری ئەمڕۆبی لە وان ناوچەیەن و بەردەوام تێنە ئارمانجکردن ژالی ڕژێمە ئەسەد و رووسیە بە هەروەها دەجوینە دە بەحسا چارەسەری و پرۆسەیە سیاسی لە سووریا هەتاکردن لە گۆڕ بریارن ناودەوڵەتی و دەستپێکە دە بریارە 22/5/4 ژێ ئالی خۆبەژی کۆمیسەرە ئۆڕۆپی تێکەسکرد و سیاسەتاوان گوهارتن تێدا چێ نابێ و ڕژێمە ئەسەد بەناگرێن ناو جوواکە ناودەوڵەتی و دووبارە بەکردنا سووریێ نابێ بێ گوهارتنەکە سیاسیە ڕاستەقینە و بەگەرە پەنابەران. لە ناوچەیە ئاسۆنیا لۆبنانێ تەڕمێ زارۆکێکی سووری پشتی بخاک سپارتنێ جارێکەدن هاتە دەرخستن ji bo kesûkarên wî hata radestkirin li gor malpereka Lubnanî ku sedema derxistina termê wî zarokî ew e ku di nava goristana Lubnaniyan de hatiye veşartin lewma hate derxistin û ew kiryara nemrovî bi tundî hate şermezarkirin. Li jêr lêpirsîn û berpirsyariyê nabe tu kes ji Sûriyan çi biçûk çi mezin be li Guristanê were veşartin. Li bin vê navnîşanê şaredariyên Lubnanê hişyarî dane penaberên Sûriyê û veşartina miriyên xwe li Guristanan li wan qedexe kirine. Lê tucarî penaberên Sûriyê hez bi wê yekê nedikir ku termê miriyên wan piştî veşartinê bi buhaneyên ku Guristan taybetin bi Lubnaniyan werin derxistin. Naxasim ku ew mirî zarok be. Li ser torên civakî roja şemiyê nûçeya derxistina termê zarokekî Sûrî li navçeyeke Lubnanê belav bû. Sedem ew bû ku Guristan taybet bi Lubnaniyan e. Di hûrguliyên bûyerê de li gor malpera tehqîqat ya Lubnanî daya xuya kirin ku zarokekî Sûriyê temen 4 salî li navçeya Asûn ya ser bi qezaya Eldanîye jiyana xwe ji dest da û li wê derê bi xakê hate spartin. Lê piştî veşartina zarokê Sûrî, nûbadarê Goristanê termê wî zarokî derxist û careke din radestî bavê wî kir. Ew jî bi sedema ku ew zarok Sûrî ye, ne Lubnanî ye. Heman malperê balkişandiya ser ku tê gumankirin ku karê nûbadarê Goristanê pê rabûye bi fermanekê ji desthilatdariya Lubnanê be. Piştî derxistina termê zarok, kesûkarên wî li cihekî din li heman qezayê li parêzgeha Ekar ya Bakur veşart. Bûyera derxistina termê zarokê Sûrî bi awayekî tund hate şermezarkirin û bi karekî nemirovî û nicatperestî hate binavkirin. Ji aliyê xwe ve jî Weqfa Sunî ya Trablusê ew kiryar şermezar kir. Lê di heman demê de got ku nabe ew kiryar bi fûtne were binavkirin. Li Lubnanê zêdetirî milyonek penaberên Sûriyê lê dijîn. Piraniya wan li nava bajarên mezin û bajarokan de dijîn. Herûha beşek mezin di nava kampan de jiyana xwe derbas dikin. Li gelek caran rastî astangî û pawankariyê tên û desthilatdariya wê fişar û guvajê dikin da ku penaber vegerin Sûriyê. Ji aliyê xwe ve jî dema ku ew penaber vedegerin Sûriyê rastî vekulîn û lêpirsîn û binçavkirin û tûmetên cuda cuda tên. Li Firokxaneya Esîneya paytexta Yunanê grûpek ji penaberên Sûrî dema dixwazin bi şêweyekî neyasayî û pasportên neyasayî berê xwe bidin Swîsra hatin desteserkirin. Li gor rojnameya Lofî Garo ya Frensî ragihandiye ku polîsên Yunanî 10 ji penaberên Sûrî ku bi cilûbergên werzişên topa destan li berxwe kirbûn desteserkirin ji bilî cilûbergan pasportên neyasayî yên nefermî bi dest wan bûn dixwestin bi wî fêl û hîletê berê xwe ji Yunanê bidine bajarê Zûrixê Swîsra. Heman rojname li sezarê polîsa Yunanî tekez kiriye ku penaberên Sûrî heman cilûberg û kelûpelên taybet bi tîpa topa destan li xwe girtibûn de ku gumanan li ser xwe rakin lê di dema pêşkirînê de hatine eşkerekirin û desteserkirin. Sînatûrekî Amerîkî eşkere kir ku Tirkiye dixwaze careke din vegerê barnameya durustkirina balafirên F-35 yên Amerîkî. Li gorî ku dezgehên ragihandina Tirkî balavkirina Sînatûrê Amerîkî li Hênzî Graham Recep Tayyip Erdogan serokê Tirkiye civînek li darxistin û mijara vegera Tirkiye bo barnameya balafirên F-35 yên Amerîkî dê civînê de hate gotûbêjkirin. Weke hata ragihandin Graham û Erdogan gotûbêjiyê li ser rêkeftineka bazirganiya dû alî jî kirin.
پەنابەرێکی خەڵکی کوبانەی ڕۆژاوای کوردستانی دو ڕۆژە یەکشەمێ لە تورکیە ژێبەر کۆنتەکەکە ئەلکەتریکێ چوو بەردلۆبانیا خودێ و ژیانە خۆشدەستدا لە گۆری ژێدەرن خۆجهی ژێ کوبانی ڕاگەاندنەک و جوانی کوردیە بناوێ شەهباز بەرکەل دە ئەنجامە شۆرتەکە ئەلکەتریکەدە لە تورکی ژیانە خۆشدەستدا جوانێ کورد شەهباز بەرکەل خەڵکی هەرێما کوبانیا خێزاندار بوو بابێ زاڕۆکەکەیە لە گۆری ژێدەرن ئاگادار بریارە تەڕمێ جوانێ نابووری ژە تورکیە بۆ کوبانی وەرێ بەگوهاستن لێ زێدا خوا بە خاکی وەرێ سپارتن. بەبێ ئەوایم گەشتە داویە بۆلتانێ بەریب داوی هاتنێژی دووبارە سەرنوچە. ڕژێمە ئەسەد و ئۆپۆزیۆنە سووریا لەسەر ناوی ئەندامên کۆمیتەیە دەستوری ڕێککەوتن. یحیە العەرێدی بەردەوکە دەستەیە دانوستاندکارە سووریا ڕاگەاند ku ڕژێمە ئەسەد ji ber biryarên navdewletî deravê lewma navê çavberiya pêşketinê dê komîteya destûrî de bikin. Jêderên ragihandinê eşkere kirin ku eger heye serokê Amerîka û serokê Tirkiye civîneke du alî dar bixin û çendîn mijar gotûbêj bikin. Şandek ji desteya danûstandkara Sûriye li gel Komîsera Yekîtiya Ewropa civiye. هەر شاد بن.